بینرن برس افدم و باش هیویا دمن خوش و سلامت بود خازین اس نظیر کدانید گل ودامه بو پیشکش کرنا خلک کادیج برنامه و برنامه اب کردی ناو نشانه وی خلک جیل دور وی بابته سیاست درفت و هیوی بدوید بپرسین سیاست چیه چوا گفو هر شعب بگورین بو درفت و دلیوان آیا دولتا کردستان درفت یانجی هرشیه زفراندن و گرانوا مافی گلو نتوان ات استوی کدایه هر وصا مدوید بپرسین اربوچی کشو پرزگریکن روشهلاتا ناوین ابدو ماهیک ناهن مدوید بپرسین چوا اب آشتی و هیمنی دی مافی خو اب دسخو و اینین لیسان مدوید بزانین چوا هیوا و هیویه جبو سیاست بزفرین نوه رولو دور حزب سیاسی چیه ات سیاست دا هر وصا مدوید بزانین رولو دور جماوری چیه ات سیاست دا اف پرسیاره و چندین پرسیارن دی آرستکین بزور برس ما مست عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جناب سیدای خیر بی سرچا ما مستا ما مستا پیوا سیاستی گلک تهت کارینان لو ما مدوید بزانین چه رمان و مبست بوی چندی هیا و نای خواه بخشنده مهربان او بابت گرینگکی لوی دایا دلین شقامی کردی شقامی کی حزبیه معنی و شقامی کی سیاسیه بمعنی و نمعنی و اما ماوی بقول دیان ساله بلای کمو امصد سالی که و باس نما فکانی خومانکین ابینین کرد بشوازی کی سرکی لمالکانه لشونی کاردا لزور بشونه کان دا باسی سیاسته كوابو مادام باسي سياسته هست بودكين سياستش ما في خوي ندراوتي يا بمعنى كتر بلين اگر خلق هموي چاوديري سياسي وخلق هموي باسي سياست دكا ايا دخوينته زور لسر سياست يا ناخوينته سياستش اگر زانست به معنى وادي به بخون ريت لعين وقت شاء قبل ما نبي وكو شلون الله كالتوريك ياخذ روشنبيريك سياسي ما نبي ابي زور بخونينه اینجا الان بۆچی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە زۆر باسی سیاست دەکات لەبەرچی لەبەر ئەوەی کە دەڵێن کەشتیمان هەیە بەلەممان هەیە خەڵک بۆ گەشتیاری دەچێتە نێو ئەم کەشتیە ئەو کەشتیە کەشتێوانێکی هەیە ستافێکیشی هەیە ئیشی خۆیان دەکەن خەڵکی دیکەی نێو کەشتێکە گەشتیارن کاری ئەوان دەوێت تەماشای دیمەنە جوانەکان بکەن دەڵێن وەختی ئەو کەشتیە هەڕەشەی دێتە سەر گەفی ڕەشەبا و زریان و ئەوانەی دێتە سەر لەو وەختە معقول نییە گەشتیارەکان بڵێن ئێمە حەقمان نییە و هیچ ئیش ناکەین و ئێمە ناچین ئاو دەربێنین و ئێمە بەس دانیشتین وەکو گەشتیار لەو کاتەی کە دەڵێن کەشتیەکە یاخود بەلەمەکە یا پاپۆرەکە کە زریان و تۆفانی دێتە سەر لەو کات دەبێت هەمویان ببنە کەشتیەوە هەمویان دەبێت لە خەمی ئەوە بن ئەو کەشتیە ڕزگارکەن پشتی ئەوەی کە کەشتی دێتە ڕزگارکردن و زریان و تۆفان نامێنێ ئەو کات گەشتیار دەبێتەوە گەشتیار کەشتێوانەکە و ستافەکە ئیدی ئیشی خۆیان دەکەن کەواتە گرنگە وێگافکە هەمی بینە سیاست مەدار ئەلێرەوای لێدێ بەبێ ئەوەی بتێدیت مسم تۆفانەکەیە یعنی ئەو گەشتیارانە نایانەوێت کاری کەشتێوانی بکەن نایانەوێت ئەو کارە بکەن بەس لەو کاتێک کە تۆفان دێ و دەیەوێت کەشتێکە بڕوخێنێ و ئەفەن کەشتێکە نقم بکات و ئاو دێتە نێو کەشتێکە لەو کات نابێت گەشتیارەدا بنیشێ بڵێ من حەقم نییە من ئەو دەرنادەم بۆ دەرەوە من گەشتیارم پارەم داوە یعنی ظروف ناچاریکە لەو کاتە ببێ بە ستافی کەشتێوانیەکە بەس پشتی ئەوەی کە کەشتی دێتە ڕزگارکردن چی ئەبێ دوای ئەوە هەرکەس دەچێتەوە شوێنی خۆی و هەرکەس کاری خۆی دەکات دەڵێن لەبەر ئەوەی کوردیش وەکو زۆربەی گەلانێکی دیکە هەڕەشە لێکراوە هێشتا نەبووە بە دەوڵەت نەگەیشتووە بە ئامانجی خۆی لەبەرەوە مافی خۆیەتی ینی کە قسە لە سیاست دەکات جا ئێمە دەڵێن بۆ ئەوەی قسەکردنەکە لە سیاست بە شێوازێکی خراپ نەبێ بۆیە دەڵێن وەکو تۆ باست کرد دەڵێ دەرفەت و هێوی بێ چۆن ببێتە هەل و ئومێد سیاست دەبێ هەل و ئومێد بێ ئەگەر ئاوان نەبێ ئەو کات خەڵق قسە لە سیاسەتیش دەکا و تووشی کێشەش دەبێت و تووشی ناومێدی دەبێت ئەوە خاڵێکی زۆر سەرەکیە جا لێرەوە لە ڕووی زانستیەوە ئەوەشت بیستووە عەرە بەڵێ السیاسە و فەن و ممارەسەت الممکن کورد دەڵێ بە کوردی ئەمە دەکا بە کوردی دەڵێ سیاست بریتیە ئەوەی کە لە توانادایە کردنی ئەوەی کە لە توانادایە هونەری کردنی ئەوەی کە لە توانادایە ئینگلیز دەڕێ art of the possible یعنی ئەم قسەیە ڕاستە بەڵام پرسیارەکە لەوەیە ئەگەر سیاست هونەری کردنی ئەو شتە بێ کە ممکنە چێ بڕیار دەدا ممکن چییە وانە شتێک لای تۆ ممکنە لای من ممکن نییە باشە
شتێک لای سەرکردەیەک ممکنە لای سەرکردەیەکی دی ممکن نییە کەواتە جیاوازی هەیە شتێک لە سەردەمێک ممکنە لە سەردەمێکی دی ممکن نییە شتێک لە شوێنێک ممکنە لە شوێنێکی دی ممکن نییە کەواتە یەک قسە هەیە زۆر گرنگە کە هەندێک دەڵێن politics is the art of the possible یعنی هوەری چۆن دەڵێ سیاست هوەری کردنی ئەو شتێنە هەندێک دەڵێ the art of the impossible دەڵێ هوەری مستەحیلە لەبەرچی لەبەر خاتری ئەوەی کە سیاست وا بێبایەخ نەکرێ زانستی سیاست نابی ئەوە نە بێبایەخ کرێ کە گوتیان فەنی ممارەسەی ممکنە و کردنی ئەوەیە کە لە توانادایە یعنی هەموو کەس نابێ قسەی تیا بکە ئەگەر زانستی نەبێ هەموو کەس قسەی تێدا نەکە ئەگەر ڕۆشنبیری نەبێ هەموو کەس قسەی تێدا نەکە ئەگەر خوێندنەوەی نەبێ ئەوە خاڵی زۆر سەرەکیە کەواتە لێرە دەگوترێ بەڕاستی سیاست گەمەی گەورەکانە سیاست زۆر گرنگە سیاست گەمەی گەورەکانە تۆ بڕوانە چەند پیشە هەیە پیشە چەند لە ئایندا لە ئاینی ئیسلامدا پیشە و کار چەند مقدسە و ینی پیرۆزە کارکردن باشە بچۆ بۆ ئەحیا علومدین مەسەلەن تەماشا دەکەی ئیمامی غەزالی بە ڕەحمەت بێ پێشی 1000 ساڵ باسی سناعەت دەکا باسی زراعەت دەکا باسی تیجارەت دەکا دێتە باسی سیاست دەڵێ وەسیاسەت من ئەشرەف العلوم وأعلاها ئەڵێ سیاست بریتیە لە بەڵندترینی ئەو پیشانەی کە دەبێ وەک پیشە تەماشا بکرێت و لە هەمووشی بەرزترە لە عینی وەختیشا دەڵێ سیاست چییە دەڵێ زانستێکە لا يقوم العالم إلا به بە کوردی دەڵێ سیاست بریتیە لەو زانستەی کە جیهان بەبێ ئەو ناڕوا بڕێەوە مانای وایە بەڕاستی سیاست بریتیە لە پڕکردنەوەی بۆشاییەک لە نێوان ئەوەی کە هەیە و ئەوەی دەمانەوێ ئەوەی کە هەیە لە کوردستاندا ئەمەیە کە ئێستا هەیە چمان دەوێت دەوڵەتمان دەوێت چۆن ئەم بۆشاییە پڕ دەکەیتەوە ئەو کارێکی سیاسی کەسێکی وەک سعید نورسی ڕحمەت دەوێت بیشتن ئەعوذ بالله من السیاسة ئەبێ ئەوە شت منطلق ڕائف چەندە هەگوتی دەبێ ئەوی چارەسەرکەین لە درێژەی بابەتەکە چارەسەریکەین بڵێ بەرە مەوەستا مەدوێت بزانین چەوە گەف و هەڕەشێن نهایك و ئەم بینین بکەینە هەل و دەرفەت ڕاستە بڕوانە یەک شت هەیە گرنگە دەڵێن جەنگی یەکەمی جیهان دوای دەڵێن جەنگی دووەمی جیهان کەس ناڵێت جەنگی سێمی جیهان تازەترین کتێبێک لەو بارە بە ناوی سیڤل وۆر یعنی چۆن دەڵێ جەنگی ئەهلی شەڕی چۆن دەڵێ ئەهلی شەڕی ناوخۆیی بەو مانایەنە ئەڵێ ئێستاکە لەم بارودۆخەیە ئەگە بژمێری نزیکەی 20 شەڕی مامناوەندی لە دنیادا هەیە بەس کۆ نەکراوەتەوە لەگەڵ یەکا ببێ بە یەک شەڕی جیهانی و خەڵک وەکو دووەم و یەکەمەکە تەماشایکە کەواتە دەڵێ ئەم سەردەمە سەردەمی مردنی لەسەر خۆیە سەردەمی مردنی لەسەر خۆیە المەوت البەطی گەلان دەمرن خەڵک دێنە کوشتن هەستیشی پێ ناکەن بەس هەر ئەوە گەورەیە دەڵێن جەنگی دووەمی جیهان هەبوو 50 ملیۆن کەسی تێدا مرد بەس لەو کاتەوە هەتا ئێستا زیاد لە 50 ملیۆن کەس مردووە کوژراوە لە ئەنجامی شەڕدا بەڵام شەڕەکان پێ دەگوترێ شەڕی نێوخۆیی ئەم زاراوەی سڤڵ وۆر و شەڕی نێوخۆیی و شەڕی ئەهلیە بۆتە کێشەیەکی گەورە کە بە بێدەنگی خەڵک دەکوژرێ بە بێدەنگی خەڵک شەڕ دەکا و کەسیش ئەگەی لێ نییە بەڵام جەنگە گەورەکەی یەکەم و دووەمەکە چونکە بە یەک جابوو لەژێر یەک تایتڵی گەورەدا بوو گەورەکان خۆی تێدابوون بۆیە زانرا گەورەکان ئێستا خۆیان نایەنە نێو شەڕەکە خەڵکی دیکە دەیکا زیاد لە جەنگی یەکەم و دووەمی جیهان جەنگی سێم هەڵگیرساوە بەس خەڵک نایبینێ چونکە بچووکە شەڕێکی لە بینی ئێمە و ئەم وڵاتانە بۆ شەڕێکی دیکە لە بینی کورد و پارچەکانی دەسەڵاتەکانی ترە شەڕێک لە هەندستان یەکێک لە کشمیرە یەکێک لە بۆسنێ بینی یەکێک لە ئەفریقای یەکێک لە لیبیا یەکێک لە سووریای ئەمانە هەمووی کۆکەیتەوە بەیەکەوە ئەبێتە شەڕێکی گەورە لەبەر ئەوە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ئێمە ئەتوانین ئەم هەڕەشانی کە ئێستا هەیە بگۆڕین بۆ دەرفەت یعنی ئەم باسکردنەی کە کورتیایدا ڕاپرسی کرد و گشتپرسی کرد و ڕیفراندۆمی کرد و ئەم بارودۆخە و ئەم گۆمەی شەڵەقاندووە ئەمە کارێکی زۆر باشە باشیەکەی لەوەیە بۆ چییە بۆ ئەوەیە کە بڵێ بە دەنگێکی بەرز داوای مافەکەی خۆی بکە ئەگەر ئەمەی نەکردایە وەکو چەندین ساڵی ڕابردوو لە ژێرەوە هەر بەهێمنی دێتە کوشتن هەر بەهێمنی و لەسەر خۆ اینجا کورد پندێکی کوردی هەیە دەڵێ شەڕ و نیوە شەڕ وەک یەک وایە شەڕ و نیوە شەڕ وەک یەک وایە ئمە هەر چەندین ساڵە نیوە شەڕ دەکەین هەر زەرەرش دەکەین و هەر زیان دەکەین لەبەر ئەوە بەڕاستی زۆر گرنگە بە شێوازێک کە ئەم هەڕەشەیە بگۆڕین بۆ دەرفەت ئەم هەڕەشەی نیوە شەڕانە نیوە شەڕ 100 ساڵە ئێمە نیوە شەڕ دەکەین 100 ساڵە نیوە شەڕمان لەگەڵ دەکەن بە بێدەنگی دەمان کوژن بەس وەختێک کە تۆ دەتەوێت دەنگت بڵندکەی
ئەو دەنگ بڵندکردنە زۆر گرنگە هەر ئەوەشە خوددا حەزی لێە خوددا ئەو دەنگ بڵندکردن تنی کافیە مامۆستا پێی خۆشە ئەبینی تۆ خوێندوتەوە لە قورئاندا خوددا دەفەرمێ لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم کەواتە ئەو کەسەی زوڵمی لێ دەکرێ خوددا پێی خۆشە ئەو کەسە بە دەنگی بڵند داوای مافەکەیکە بە دەنگی بڵند بۆی دنیا هەمووی جۆی لێبێ ئەنەک لە ژێرەوە بەهێمنی لەسەر خۆ بیکوژن جای ماتوانین ئەم هەڕەشانەی کە ئێستا لە سەرمانە بگۆڕین هەمووی بۆ دەرفەت لێرەوە بۆ دەرەکەوێکە ئەمە یەکێکە لەو خاڵە سەرەکیانەی کە گەلان وەختێک کە دەڵێن ئێمە لە جاتی ئەوەی دەنیوە شەڕ بکەین با یەک شەڕی گەورە بکەین با یەک شەڕ بەمانە دیبلۆماسیەکەی دەڵێن بەمانە سیاسەکەی دەڵێن بەێ مامۆستانها دەولەتێن ئەقلیمی و هەندێک جار دەولەتێن دیژی بەحساوی چەندێتکەن کە دەولەتە کوردستانی هەڕەشەیە ئەرێ دەرفەتە کوردستانی هەڕەشەیە پرسیارەکە ئاسان وەڵام دەدرێتەوە یەکێک لە سەرۆکی ئەم وڵاتانەی دەوروبەر دەڵێ ئەو کووردە ئەبێ بیری هەبێ ئەبێ عەقلی هەبێ دەڵێن بۆ لە دەڵێ ئەی بیر ناکاتەوە ئەگەر دەوڵەتێک دروست کات تورکیا لەو سەرە و ئێران لەو سەرە و عێراق لەو سەرە و سووریا لەو سەرە ناڵێ من لە بینی ئەم چوار دەوڵەتە چۆن دەرباز دەبم ئەو سەرۆکی دەوڵەتە چونکە عەقڵیەتی شەڕانگێزیە بە شەڕ بیر دەکاتەوە وا بیر دەکاتەوە کە کورد دەوڵەتێک دروست دەکات شەڕی پێدەکات لەگەڵ دەوروبەرەکەیدا لە ئەنجامدا وا بیر دەکاتەوە دەڵێ کورد چۆن دەتوانێت دەوڵەتە دروست کات چوار دەوڵەت دەورەی دابێ لە چۆ دەرباز دەبێ بە چه ئاسمانێکە و بە چه ئەرزێکدا بەس کە کوردیش ئەوەندە ئەزانێ ئەوە جوگرافیاکەیەتی وەختێ دەوڵەت ئیعلان دەکا بەم چوار دەوڵەتە دەورە دراوە کەواتە هەر جارێکی تر زەمان ڕاستگۆیی و چۆن دەڵێ ئاشتی خوازانە و نەفەسی ئاشتی خوازی کورد دەردەخات بەچی بەهۆی کوردیش وەکو ئەو گەلانەی دیکە دەزانێ بەڵێ وەختێ دەوڵەت لە عێراقدا دروست دەکا بۆ خۆی دەزانێ بە تورکیا و ئێران و سووریا و عێراق دەورە دراوە بەڵام بەچی بیر دەکاتەوە چۆن دەرباز دەبێت فکری لە لای سیاسەتێکی ئاشتی خوازانەیە فکری لە لای ئەوەیە کورد نابێتە هەڕەشە بۆ ئەوان ئەوە بیرکردنەوەی کووردە ئەجینا کوردی جوغرافیای دیەوە و ئەرزی دیەوە ئاسمانەکەی دیەوە دەزانێ بەڵام هەندێک لەم دەوڵەتانەی دەوروبەرمان چونکە شەڕانگێزن چونکە حەزیان لە شەڕە وا بیر دەکەنەوە دەڵێن ئەم کووردە دەبێ بیری لەوە کردبێتەوە دەوڵەتێک بە چوار دەوڵەت دەورە درابێت چۆن دەرباز بێ ئابیرمان لێ کردوێتەوە بەڵام چونکە نیەتمان ئاشتی خوازیە چونکە نیەتمان ئەوەیە هەر دەبێت لەگەڵ هەر چواریاندا پەیوەندیمان باش بێ یا لەگەڵ سییانیان یا لەگەڵ دوانیان یان لەگەڵ یەکێکیان کەواتە ئەوە لە ڕاستیدا ئەوە دەسەلمێنێ ئەوەشمان زانیوە کە ئێمە لەو قۆناغەدا کە دەوڵەت بین بازارێکی گەورەشین خۆ هەر بۆ ئەوان بازارێکی گەورەین بۆ ئەوان نمانەی وایە ئەوەشمان زانیوەکەوە ئێمە لەو کاتەشدا دەبینە دەوڵەت ئەبینە چۆن دەڵێ تازەترین دەوڵەت لەو ناوچەیە کەواتە هەر ئەوان سوود لە ئێمە دەبینن کاتێککە ئابلوقی ئابووریشمان دەخەنە سەر خۆیان زیان دەبین ئێستا حاڵی ئەو دەوڵەتانە دەبینی کەوا باسی ئابلوقی ئابووری دەکەن تووشی چه حاڵەتێک بوونە هەر جارێکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا کورد بۆیە نابێ بە هەڕەشە لەسەر ئەم دەوڵەتانەی دەوروبەر ئەوان وا بیریان کردوتەوە دەڵێن ئەوە چێە دەوڵەت بۆ کورد دروست دەکا خۆیان ناتوانن دروستیکەن کەواتە ئەم دەوڵەتانە بیر لەوە دەکەنەوە سیاسەتی دنیا ئاوایە هەر دەوڵەتێکی نوێ و تازە دروست بێت دەوڵەتێکی گەورە لە پشتێتی باشە با من و تۆ قسەیە بکەین بڵێن ئەگەر دەوڵەتێکی گەورە لە پشتی ئێمەیە خۆ بە ئێوەش دەکرێت ئێوە یارمەتیماندەن دەوڵەتی دروستکەین یعنی دەوڵەتە ئیسلامیەکان یەک قسەی خراپ فێربوونە هەر دەڵێن ئەوە ئیسرائیلە دەوڵەت بۆ کورد دروستەکە باشە ئەومان نەویست کاکە تورکیا تۆ وەرە یارمەتیم دەخۆ پێشی ئەم ڕیفراندۆمە بۆ یاڵم سیاست زانستە پێشی ئەم ڕیفراندۆمە هەندێک کوردی خۆمان بە هەڵە دەیگوت ئەم دەوڵەتی کە کورد دروستی دەکا هی تورکایە تورکیا پشتی دەگرێت بۆ تورکای دروست دەکەن دەرکەوتوانە خۆتە بۆیان دەرکەوتوانە لە هەموو کەس زیاتر دژی ئەو دەوڵەتەیە تورکایە کەواتە مەبەستم ئەوە بوو دەوڵەتانی ئیسلامی یحبون ئەن یحمدوا بما لم يفعلوا هیچیان بۆ نەکردوین ئەیانەوێت سوپاسیان بکەین لە کاتێکدا ئێوە ئەگەر دەتانەوێ ئیسرائیل دەوڵەت بۆ ئێمە دروست نەکا وەرە تورکیا تۆ یارمەتیمدا دەوڵەتێکم بۆ دروست کە مدەمە دەوڵەتێکی باش لەگەڵ تۆدا وەرە ئێران تۆ یارمەتیمدا ئەوە عێراق تۆ ئەو مافەی سوودان دای بە جنوبی سوودان تۆ بم دەرێ وەرە سووریا تۆ ئەو بدە بکن مەبەستمەوە بوو لە ڕاستیدا هەموو بیرکردنەوەی کورد بۆ دروستکردنی دەوڵەت بیرکردنەوەیەکی ئاشتی خوازانە بووە لە من پێ مامۆستا سەبارەت ئەف چەندە جانەوێت تەماشا پێکریمە چەند نمونەی زیندی هەنە بەڵێ ئەگەر کورد ببێ بە دەوڵەت لە کوردستانی عێراقدا وەکو چۆن دەڵێ سەرکردایەتی سیاسی کوردستان داش عێراق ئەبێ ئەم دەوڵەتانەی دەوروبەرمان بزانن لە سایکسپیکۆ تا ئێستا زیانمان پێگەیشتووە بەڵام بیرۆکەیەکیش هەیە کە دەوڵەتێک ئەبێ بۆ کورد دروست بکرێت ئەرزی ئەو دەوڵەتە ئەم کوردستانی عێراق بەسی سووریا و تورکیا و ئێران نەکراوە ئەم دەوڵەتانە ئەبێ ئەوە بزانن
باسی کوردستانی عێراق کراوە کە دەوڵەتی بۆ دروست بکرێت بله دروستکردنی ئەم دەوڵەتی کوردستانە لەم بەشەی عێراقدا خێرێکی یەکجار گەورەی هەیە بۆ تورکیا و بۆ سووریا و بۆ ئێران چۆن چونکە لە سەردەمی چایکسپیکۆدا هەموو نەتەوەکانی خاوەن زمان لەم ناوچەیە نەتەوەی تایبەت بە زمانی خۆی و بە کەلتوری خۆی دەوڵەتی خۆی بۆ دروست کرا بەشێک لە دانیشتوانی ئەو نەتەوانش لە شوێنی تردا هەن بەڵام لە شوێنەکانی تر داوای دەوڵەت ناکەن بۆ دەڵێن ئێمە دەوڵەتێکمان بۆ دروست کراوە چۆن خەڵک زۆرە لە دنیادا بە تورکی ئاخافتن بکە و بە تورکی قسە بکە زۆرە یعنی حتا ناوەڕاستی ئاسیا بڕۆ هەیە بۆچی خەڵک لەوێ ناڵێ ئێمە تورکین بۆ تورکستانی سین بڵێ ئێمە دەوڵەتمان بۆ دروستکەن ئێمە تورکستانمان پێ دەڵێن بۆ واناڵێن دەڵێن دەوڵەتێکمان بە ناوی تورکیا بۆ دروست کردوون دەوڵەتێکتان هەیە بۆچی سرب لە بۆسنە هەیە و سرب لە کرواتیا هەیە و سرب لە کۆسۆڤاش هەیە بۆچی ئەوانە ناڵێن ئێمە دەوڵەتمان دەوێت دەڵێن دەوڵەتێکمان بە ناوی سربیا بۆ دروست کردوون بۆچی دەڵێن فارس لە ئەفغانستان خەڵکی بە فارسی قسە دەکە لە تاجیکستان خەڵکی بە فارسی قسە دەکە بۆ ئەو فارس زمانانە ناڵێن دەوڵەتمان بۆ دروستکەن دەڵێن دەوڵەتێکمان بە ناوی ئێران دروست کردووە بۆ فارسەکان بۆچی ئەڵمان لە سویسرا 1970 بە ئەڵمان دەدوێ بۆ ناڵێن ئێمە لە ناو سویسرا ئەڵمانیایەکی ترمان دەوێت دەڵێن دەوڵەتێکی تر هەیە بۆتان دروست کراوە بە ناوی ئەڵمانیا بە هەمان شێوە کاتێک کە تەماشا دەکەی ئەرمەن لە وڵاتی ئێمەش هەیە ئەرمەن لە ئێرانیش هەیە ئەرمەن لە تورکیاش هەیە بۆچی داوا ناکەن ببن بە دەوڵەت دەڵێن ئەرمینیایەکمان بۆ دروست کردوون بۆچی ئازربایجانی غەربی لە ناو ئێرانە ناڵێ بمکە بە دەوڵەت دەڵێن ئازربایجانێکمان هەیە بۆتانمان کردووە بە دەوڵەت لە ساڵی 92 مافی دراوەتێ کەواتە تورکیا بۆ ئەوەی مطمئین بێ 20 میلیۆنەکەی خۆی نابێ بە دەوڵەت بۆ ئەوەی ئێران مطمئین بێ و دڵنیا بێ کە 10 میلیۆن کورد لەوێ نابێ بە دەوڵەت 2 میلیۆن 3 میلیۆن کورد لە سووریا نابێ بە دەوڵەت ئەبێ بزانێ ڕێپێدراوە ئەم بەشەی عێراق دەبێت بێ بە دەوڵەت ئەگەر بوو بە دەوڵەت کورد لە پارچەکانی دیکە تا فیدرالی زیاتر ناڕوە چونکە ئاستی نێودەوڵەتی پێی دەڵێت دەوڵەتێکمان بۆ دروست کردوون بە ناوی کوردستان لەو بەشەی عێراقدا کەواتە بێ ئەمە نمونونەکە دەوڵەتە کوردستانێت دەبیتە ڕەحمەت بووان نەک دەبیتە هەر بەدڵنیایی ئەبێ ئەوە بزانن مامۆستا دەبێ بزانین زەڤڕاندنە مافێک گەل و نەتەوان ئەستوی کێدایە لە ئەستۆی چێدایە با بزانین تازەترین کتێبێک لەم بوارە کە دەرچووێ بە ناوی جەی کایل ویستۆن کتێبێکە بە ناوی The Mirror Test Mirror Test یعنی تاقیکردنەوەی ئاوێنە ئاوێنە نەینۆک ئاوێنە یعنی چی دەڵێ ئەرێ ئەمریکا تەماشای خۆی دەکات لە ئاوێنەدا پرسیاری نێو کتێبەکە ئەو هەیە دەڵێ ئایا ئەمریکا تەماشای خۆی کردووە لە نێو ئاوێنەدا یعنی چی یعنی دەڵێ ئەمریکا لە ساڵی 91ەوە تا ئێستا وەکو یەکەم زلهێزی دنیا وەکو ئەمەی کە پێی دەگوترێ چۆن دەڵێ سیستەمی نوێی جیهانی لە 91ەوە تا ئێستا هەموو دنیای لەبەردەستایە ئەرێ بۆ دنیا بەم شێوازی لێ هاتووە ئاشتی بەرقەرار نییە و مافی گەلان لە جێگەی خۆیدا نییە لەبەر چی وای لێ هاتووە ئەو کتێبە دەڵێ لەبەر ئەوەی ئەمریکا پاشەکشەی کردو ئەمریکا دنیای خستە یەک پۆڵی یەک قوتبی بەڵام لە عینی وەختیشا بە ئەرکەکانی خۆی هەڵناسێ کە بە ئەرکەکانی خۆی هەڵناسێ دەوڵەتانێکی زۆری ئەم دنیای ئێستاکە دەڵێ چین ڕاست بۆتەوە لێ رووسای لێ ڕاست بۆتەوە ئێرانی لێ ڕاست بۆتەوە تورکای لێ ڕاست بۆتەوە سووریا ئەم هێڵانە هەمووی بوون بە دەوڵەتێکی گەورە هیچی بە قسەی ئەمریکاش ناکەن کەواتە ئێستا ئەمریکەکان خۆیان ئەم کێشەیان هەیە یەکێک لەو کەسانی ترکە من چوومە ئەمریکا لە ساڵی 2023 وەزیری ژینگە بووم لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کەسێکم بینی خاتو پاولا دۆبریانسکی خاتو پاولا دۆبریانسکی ئەو کات پێیان دەگوت یاریدەدەری وەزیری دەرەوە ئەو کات وەزیری دەرەوە کۆڵن پاوڵ بوو یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری نێودەوڵەتی ئەوە ئێستا کتێبێکی نووسیوە ئەوە ئێستا ممکنە ئێستا ئەو پاولا دۆبریانسکیە لەگەڵ ئەم تیلەرسۆنەی ئێستا وەزیری دەرەوەیە ململانەیەکیان هەیە ئەم دەیەوێت بچێتە جێگەی ئەو ببێ بە وەزیری دەرەوەی ئەمریکا ممکنە ئەوە ڕووبدە چونکە وەزیری دەرەوەی ئێستای ئەمریکا زۆر یاریدەدەری هێشتا بۆ دانەنراوە خۆشی لاوازە لەو بوارەدا بارحەڵ پاولا دۆبریانسکی دەڵێ ئەمریکاکەی جاران نییە ئەمریکا دنیای چۆڵ کردووە بۆ خەڵکی دیکە ئەمریکا دنیای چۆڵ کردووە بۆ خەڵکی دیکە لەبەرەوە دنیا بەم شێوازەی لێ دێ دۆستەکانی ئەمریکا نەماون دەڵێ دۆستەکانی ئەمریکا هەمووی با ئەدەنەوە بەلای رووسیا لەبەر ئەوەی سیستەمی سیاسی ئەمریکا هەتا داوای یارمەتیەکی لێ دەکەی لە سەرۆک داوا دەکەیت و تا ئیباتە ئەنجومەنی نوێنەدان و تا ئەچێتە ئەنجومەنی پیران و تا کۆنگرس پێکەوە بڕیار دەدا زۆری پێدەچێت بەڵام دەڵێ رووسیاوە نییە رووسیا خەڵک بۆیە ڕووی تێدەکات وەکو سیستەمێکی چۆن دەڵێ سەرۆکایەتی زوو بڕیار دەدا
لەبەرەوە دەبینی ئێمەی کوردستانیش ئێستا وەختێک ینی ئێستا لەگەڵ کۆمپانیەکانی رووسیا پەیوەندیمان باشتر ڕەنگە رووسیا باشتر بێتە سەرخەت بۆ داکۆچیکردن لە نەوتەکەی تۆ تا کۆمپانی ئەمریکەکان دەبینی شای سعودیا دەچێ بەرەو رووسیا دەڕۆ دەبینی ئێران بەرەو رووسیا و وڵاتانی دیکەی ناوچەکە تورکیا لە ناتۆیە و بەرەو رووسیا پەیوەندەکانی مەبەستم چییە؟ پاوڵا دۆبریانسکیش لە بابەتەکە و لە کتێبەکەی خۆیدا ئەوی ژوا دەڵێ کەواتە جارێکی ترەمە پێمان دەڵێ ئەم دەوڵەتە زلهێزانەی کە ئێستاکە لە دنیادا هەنوو مافی ئەوەیان هەبوو کە دنیا بەرەو ئاشتی بەرن و مافی گەلان جێبەجێ بکەن نایکەن کە نایکەن ئەم بارودۆخە دروست بوو بڵێ مەوەستا بوو بدەستڤینانە مافێ خۆی ڕەوە ئەم بۆ گەلێک کورد دیچەوە پێمنی و ئاشتیوی مافەی زبرین دەوە جارێکی ڕاستە فەنێکی تر لەم بوارەدا کە کاری لەسەر دەکرێ و چۆن دەڵێ پەیوەندەکانی دەرەوە بدەیزانن بریتە لە دیبلۆماسیەت دەڵێن تۆ خۆی لە خۆیدا ئەگەر شەڕ شتێکی خراپ بێ بەڵام جارێکی دیکە هەوڵێکی دیکە هەیە پێی دەڵێن هەوڵی دیبلۆماسی کەواتەڵێن وەزیفە و کاری سەرەکی دیبلۆماسیەت بریتە لەوەی کە نەیەڵێ شەڕ دروست بێ نەهێڵێ شەڕ دروست بێ لە کاتێکی تردا ئەگە شەڕیش دروست بوو لە کاتی دروستبوونی شەڕیش جارێکی تر ئەوە دیبلۆماسیەتەکەوە یارمەتی دەرە بۆ ئەوەی کەەوە ئەو شەڕە بێتە وەستاندن لەبەرەوە ئاڵێ وەکو شمشێر لە شەردا شەڕی دەکرد پێنووسیش لەگەڵیدا دەتوانێت ڕۆڵی هەبێ لە ڕاگررتنی ئەو شەڕەدا کەواتە جارێکی تر ئەمە پێمان دەڵێ ئێمەی کورد کە بە شەڕ ناگەین بە ئامانجەکانمان ئەبێ پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی خۆمان و هێلکەکانمان نەخینە یەک سەبەتە و لە هەموو ئاستەکانی دیبلۆماسی کاربین بەێ مامۆستا دیسان بەدەبزانین ئەریبووچی کێشە و پرزگەرێکن ڕۆژهەڵاتە ناوین ئەبدوماهیک ناهین ڕاستە بچۆرەوە بۆ هێنری کیسنجەر کە ئێستا تەمەنی 94 ساڵە یاداشتی هەیە مزەکەراتەکانی یاداشتەکانی لە ساڵی 2005 بڵاو کردوێتەوە دەڵێ لە هەموو شوێنێکی دنیا ئەگەر جەنگ ڕوویدا جەنگە لە نێوان دوو دەوڵەتدا تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر جەنگ لە نێوان دوو دەوڵەتدا دروست بوو لی بترسە کە ببێ بە جەنگێکی جیهانی دیارە ئەزمونێکی دنیا وایە هەرواش بووە ئەم سایکسپیک و هەر لەم ناوچەیەدا هەر بەو شێوازە ڕوویداوە ئێستش جۆرێک لە شەڕ هەیە ئەگە ناوی کۆی کەیتەوە بەیەکەوە ئەبێ بە جەنگی جیهانی سێم ئەبێ بە جەنگی سێمی جیهانی بەڵام کۆ نەکراوەتەوە هەمووی لە لیبیاوە تا ئێرە بیهێنی هەمووی کۆ بکەیتەوە لەگەڵ یەکدا کەواتە ئەمە لە ڕاستیدا ئەو لە یاداشتەکانی دەڵێ سێ هۆکاری زۆر سەرەکی هەبوو بۆ ئەوەی کە ئاشتی دروستکەین بەڵام نەکراوە سێ هۆکاری سەرەکی ئەوڵی ئەو سێ هۆکارە سەرەکیە بریتە لەوەی کە تۆ مفاوەزات بایەخ پێ بدەیت یعنی لە دانوستان لە ئەڵلقەیەکە باسمان کرد دانوستانێک هەبێ بە بەردەوامی و کاری لەسەر بکرێ و ئەمریکا کاری لەسەر بکات نایکەین ئێمە لە ڕاستیە بڕوانە ئێستاکە لە سووریادا رووسیا لەسەر خەتە پێڵن چۆن کۆبوونەوەی ئەستانە و کۆبوونەوەی جنێف و هەموو ئەم بابەتانە ئەمریکا ئەوانەی بەجێهێشتووە کەواتە کیسنجەریش ئەو ڕەخنەیە هەیە لە حکوومەتی ئێستا و پێشووی ئەمریکا کە بەم کارە هەڵناسەیە بۆ یابین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست حاڵی بەم شێوازێ ئەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەبیعەتیان و سروشتی خەڵکەکە وایە کە لە ڕووی دەرونیەوە پێعیبە شتێکی ئینگلیز پێڵە کۆمپرۆمایز ئێمە پێڵێن تەنازول پێمان عیبە لە سیاسەتدا کە بە پێی یاسا من تەنازول بۆ تۆ بکەم ئەو بۆ تۆم نەکردووە بۆ یاسام کردووە بۆ یاساکەم کردووە بەڵام ئێمە چونکە بە ڕۆژهەڵاتیانە بیرەکەینەوە وازام تەنازولم بۆ تۆ کردووە هەتا تەنانەت ئەوانەی کەەوە لەگەڵ سەدام حوسێن نبوون کاتی خۆی لە کاتی گرتنەکەی و لە بەغدا ئەو ئەمریکانیکەوە ئەو کتێبانیان نووسیوە ئێستا دەڵێن یەکێک لەو پرسیارانی لە سەدام حوسێنمان کرد تۆ کە دەرکەوت بە ڕاستی چەکی کۆکوژت نەبوو ئەی بۆچی بە لەسەر تەلەڤیزیۆن دەتگوت چەکی کۆکوژم هەیە دەیگوت شەرم دەکرد ئێران بزانێت چەکی کۆکوژم نییە بە زەعیفمان دەزانێ و بە لاوازمان دەزانێت بۆ ئەوەی ئێران نەزانێت ئێمە لاوازین پێویستی بەوە دەکرد وا بڵێم پێویستی بەوە دەکرد وا بڵێم کەواتە ئەمە عقلێتی ڕۆژهەڵاتیە لێرە بۆی دەردەکەوێت هێنری کیسنجەر دەڵێ شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی پێنایە چونکە لایەک براوێ و لایەک دۆڕاوە دۆڕاوەکە هەمیشە ئامادەی ئەوەی تیا جارێکی دیکە شەڕ بکات کەواتە مامۆستا کەنگی ئاشتی دی بەرقەرار بیتن ناف جیهانە ڤێگاڤی ئەم تێدا چین مێژوو وەک هزرێکی استراتیژی ئەویش کتێبێکی لیدلهارتە کە ئەزمونێکی 50 ساڵەی هەیە تایدا کۆی کردوێتەوە بەشێکی ناوناوە بذور الحرب یعنی تۆوەکانی جەنگ دەڵێ هەر جەنگێک کە کۆتایی پێدێ کۆتایی پێنەهاتوو لەبەر ئەوەی تۆوەکانی کەوتۆتە سەر ئەرز جارێکی دیکە سەر هەڵدەداتەوە دەڵێ ئەوە چییە دەڵێ ئەوە بریتە لە ئیهانەت المەهزوم بە کوردی یعنی سەر شۆڕکردنی ینی سەر شۆڕ پێکردنی دۆڕاوەکە
لای دۆڕاوەکە وا سەرشۆڕ کراوەکە و جاگوتمان ئیهانەکردنی ئەڵمانیا لە جەنگی یەکەمی جیهان لە مێشکی هیتلەردا مایەوە کە جەنگی دووەمی جیهانی پێ بەرپا کردەوە جارێکی دیکە ئەوەیە کە تۆ ئیهانەی بەرامبەرەکە دەکەی بەرامبەرەکە کۆتایی بە شەڕ نەهێناوە بەس ئیهانەت کردووە لە ئەنجامی ئەوەدا لە مێشکی ئینسانەکەدا تۆوێکی شەڕێکی ئایندە ماوەتەوە لیدل هارد کە ئەم قسەیە دەکات لەگەڵیشیدا ئەو کەسێک کە کتێبەکەی لە ئینگلیزیەوە کردووە بە عەرەبی نمونەیەکی هێناوەتەوە عەرەبەکە نمونەیەکی هێناوەتەوە دەڵێ تۆوەکانی جەنگ هەموو کەس ناتوانێت کۆتایی پێبێنێ کەسە بڵندەکان و عاقڵەکان دەتوانن دانا و حەکیمەکان دەتوانن کۆتایی پێبێنن دەڵێ وەکو چێ دەڵێ وەکو پێغەمبەران دەڵێ وەکو چێ دەڵێ وەکو محەممەد درودی خوای لەسەر دەڵێن چۆن دەڵێ محەممەد وەختێکە دێت لە مەدینەوە بەرەو مەککە دەزانێت سەرکردەکانی مەککە بەو سەرشۆڕکردنیان بەو ئیهانەکردنیان کە هەستی پێ دەکەن لە مێشکی خۆیاندا کۆتایی بە شەڕەکە نایە و شەڕێکی دیکە دەکەن دەڵێن مێژونوسان دەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر وەختێ دێتە نێو مەککە سەری خۆی دادەخات لەسەر وشترەکەی خۆی سەری خۆی دادەخا و شکری خوا دەکا و ئیدا جاء نەصر الله دەخوێنێ و یعنی بە جۆرێک دێتە ناو مەککەوە بە خەڵکی مەککە دەڵێ ئێوە ئیهانە نەکراون ئێوە نەدۆڕاون ئێوە هیچ گرفتێکتان نییە ئێمە هاتوین مەبەستێکی چییە یعنی ئەم ئیشارەت پێکردنە بهێنی تۆ بۆ لای قسەکەی لێ دڵهارد پێمان دەڵێ شەڕ کۆتایی پێ نەهاتووە کاتێک کە یەکێک دەدۆڕێ شەڕ ئەو کاتە کۆتایی پێدێ کە سەرکەوتوو بە متەواضعانە و حەکیمانە خۆی بشەن مامۆستا دەمێ بهێنڤەدانێکی هاتی و زڤرینە فلای جانابێتە بینەرن ڕێزدار لمە دوور نەکەبن پشتی vê بهێنڤەدانێ دەهێنێت خزمەتەوەیان بەرەستە بینەرن خوشتوی دووبارە سەلاف کەلوەداینە بوو تەمامکردناوی خەڵکی و پرسیارەکە دیتر ئاڕستایی جەنابی مامۆستاکەین سیاست وەکە جەنابێت ئاماژە پێکری زانستە بەلێ بۆچی هەندێک جار نەشیرینی تێتە پێشچاوێن خەڵکێکی ڕاستە مامۆستایەکی زانکۆی شیکاگۆ بە ناوی جۆن جەی میرشارمەی ئەم جۆن جەی میر شایمەرە کتێبێکی هەیە لە کتێبەکەیدا دەڵێ وای لیدەرز لای یعنی بە کوردی بۆچی سەرۆکی وڵاتەکان درۆ دەکەن بۆچی سەرۆکی وڵاتەکان درۆ دەکەن ئەمیش بێژین بۆچی دەڵێ ڕەنگە هەندێک جار درۆکردنی سەرۆکی وڵاتەکان لە پێناوی ئەوەدا بێ بۆ بەرژەوەندی گشتی بێ هەندێک جارش بۆ بەرژەوەندی تایبەت بێ بەڵام لە منەقم بە بەرژەوەندی تایبەت نییە قسە لەسەر ئەو درۆیانە دەکەم کە سەرۆکی وڵاتەکان دەیکەن بە ناوی بەرژەوەندی گشتیەوە دەڵێ ئەو چوار پرسیار دەکە پرسیاری یەکەمی لەسەر ئەوەی دەڵێ ئەبێ بپرسین بۆچی بەشێکی زۆر لە سەرۆکی وڵاتەکان درۆمان لەگەڵ دەکەن ئەو درۆکردنە جۆرەکانی چییە یعنی چ جۆرێکە لەو درۆیانە کە لەگەڵمان دەکرێت ڕاستە کاریگەری ئەو درۆیانە لەسەر خەڵکی دیکە و وڵاتانی دیکە چییە ئاسەمە سەرۆکی زۆربەی وڵاتان لە هەندێک بازدا پشتگیریمان دەکەن و دوای نایکەن چ کاریگەریەک لەسەر ئێمەی کورد دروست دەکە ئەوە ئەبێ ئەبامی دیراسە بکرێت لەبەر چ بارودۆخێک ئەو درۆیانە دەکەن ئەوانە کەواتە لە ڕاستیدا ئەمە ئەو پرسیارەیە کە زۆر جار لێرەوە دروست دەبێت کە دەڵێن ئێمە بەڵێنێک وەرە گرینجاری وا هەیە لە وڵاتانی گەورە زلهێز دوای وا دەرناچێ بووە یانی شتی واش ڕوویداوە ینی بەلای کەمە ساڵی 75مان لەبیر بۆکەوە ئەمریکا ئەو کاتە نەچۆتە ژێرباری بەڵێنەکانی خۆی لەبەرچی و بۆچی و بۆ بەڕاستی پێی نەگوتوین پێشتر ئەمانە هەمووی دەبێ ئێستاکە بەورتر مادەم ئێمە بیر لە دروستکردنی دەوڵەت دەکەینەوە ئاگامان لەوە بێ دەوڵەتی جوهاجار ئەم دەوڵەتانەی دنیا بە پێی جەنگی دووەمگریمانە لە بەرچاوەرگنی کاتە دەوڵەتەکانی دنیا جەنگی دووەمی جیهان ڕووی داوە چۆن حیزب سەرکردایەتیەکی هەیە و مەکتەب سیاسیەکی هەیە سەرکردایەتی ئەو دنیاە و بڵین کۆنگرەیەکی هەیە نەتەوە یەکگرتوەکانە 193 دەوڵەتە ئەمانش 15 دەوڵەتیان کردو بە ئەنجومەنی ئاسایش لەم 15دا پێنجی مافی ڤیتۆی هەیە کەواتە زۆر گرنگە ئاگداری خوێندنەوەی هەڵوێستی ئەم پێنج دەوڵەتەبی بە بەردەوامی بزانی چ دەکەن بیریان چۆنە چۆن لەگەڵ تۆنین هەموو ئەمانە دەبێ بیری لێ بکرێتەوە جا ئەو جۆنجەی میرشایمەرە لە کتێبی خۆی دەکە باسی ئەوە دەکات دەڵێ سێ هۆکاری زۆر سەرەکی هەیە کە ئەو دەوڵەتانە ئەو درۆیانەمان لەگەڵدا بکەن یەکێکیان ئەوەیە کە لە ڕاستیدا زۆر جار
وا هەستەکەن کارێک کە دەکرێت لە دەرەوەی ئەواندا بە هەڕەشە لەسەر خۆیان حسابی دەکەن کە بە هەڕەشە لەسەر خۆیان حسابی دەکەن لەگەڵ گەلەکەی خۆیاندا درۆیەک دروست دەکەن مەسەرەن دەڵێن دەوڵەت من بهێنمەوە نمونەی خۆمان بێنمەوە کەڵێن دەوڵەتی کوردستان دروست دەکەین هەندێک لە سەرۆکی وڵاتان بۆ ئەوەی گەلەکەی خۆیان قەناعەت پێ بکەن درۆیەکیان بۆ دەکەن دەڵێن ئەم دەوڵەتی کوردستانە ئیسرائیل دروستی دەکەن درۆیەکی بۆ دەکەن دەڵێن ئەم دەوڵەتی کوردستانە هەڕەشەیە لەسەر ئێمە بکەنە بەهانەیەکەوە تا هەڵێ هۆکاری سەرەکی لە درۆکردنی سەرۆکی ئەو دەوڵەتانە ئەوەیەکە دەیانەوێ هەڕەشەیەک لەسەر خۆیان دروستکەن بە ناوی ئەوەی کە ئەم شتە تازەی هەڕەشەیەک لەسەر ئێمە دروست دەکەن یان ئەڵە جاری وهەیە خۆیان فەشەلیان هێناوە لە سیاسەتەکانی خۆیاندا بۆ ئەوەی کە سیاسەتە فاشیلەکەی خۆیان داپۆشن دێن درۆیەکەکەن ئەو درۆیە جاری وهەیە لەسەر حسابی تۆیە لەسەر تۆ کردوانە ئەوش هەر ئێمە لەگەڵ ئێمە هەرێمی کوردستاندا زۆربەی وڵاتانی دەوروبەرمان لە سیاسەتەکانی خۆیان فەشەلیان هێناوە کە فەشەلیان هێناوە لە پەیوەندی باشەکانی خۆیان لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپا لەگەڵ وڵاتانی تر دێن لەسەر کوردی حساب دەکەن لە مێشکی خەڵکدا ئەوە دەستپێنن کەەوە بەهۆی کوردەوەی ئێمە ئەم شتانەمان توش دێ ناڵن بەهۆی پەیوەندی خراپەکانمان بەهۆی سیاسەتە خراپەکانمان بەهۆی پەیوەندی خراپی خۆمان نەخوێندنەوەی ڕاستەقینەی خۆمان لەگەڵ دەوروبەردا دێن بەم شێوازە خاڵی سێم و سەرەکیش جارێکی دیکە دەڵێ ئەوەیەکە هۆکاری ئەم بابەتە ئەوەیەکە بۆ ئەوەی باڵادەستی خۆیان بنوێنن هەندێک جار هیچ سەرکەوتنێکی بەدەست نهێناوە ئەو دەوڵەتانە بەڵام بۆ ئەوەی باڵادەستیەکی خۆی پیشاندا لە لای گەلەکەی خۆی بڵێ نەتەوەی ئێمە سەردەستە نەتەوەی ئێمە ئاوهایە ئێمە ئاوهاین ئێمە ئاوهاین ئێمە ئاوهاین ئەم قسە و باسە نەتەوەیانە ئەو دەوڵەتانە بۆ خۆیانی دەکەن لەسەر حسابی چی لەسەر حسابی ئێمە بەو مانایە دێکەوە دەوڵەت چەند گەورە بێ دەوڵەت مامناوەندی بێ لە ڕاستیدا بەرژەوەندیەکانی خۆیان وایان لێ دەکاکەوە سیاست هەندێک جار درۆشی تێ بکە ئێمە گرنگە ئێمە گرنگە ئاگداری ئەمەش بین چکە کورد خۆی ڕاستگۆیە کورد خۆی ڕاستگوۆیەوە دەزانە دنیا هەمووی ڕاستگوێ وانی ئەف درەوێن تهێنە ئەنجامدان و ئاماژەژی پێکری مامۆستا چەند باندورەخۆ هەیە لەسەر هەف وڵاتی و لەسەر ئەو کەسێن گوهلوان درەوەند بن ڕاستتر سەرکردا وایە هۆک ینی کاریگەری ئەم درۆیانە کاریگەری لەسەر جەماوەر و خەڵک هەیە چۆن ینی کاتێکە سەرۆکی وڵاتێک بڵێ ئەم کوردستانە ئەبێ بە دەوڵەت و ئەبێ بە هەڕەشە لەسەر ئێمە و ڕۆژێک ئەیڵێ و دوو ئەیڵێ و 10 و 15 و 20 هەموو ڕۆژ ئەیڵێ و ئەمانە ئیسرائیل و ئیسرائیل دروستیان دەکاو ئەمە چی دەبێت ببیتە قەنەعەت دەفوان پێدەوترێ ئەوەی کەوجا لە ئەڵقەیەکە باسمان کرد کە ناومەنە هەیت سپیچ خطاب الکەراهیە ناومەنە گوتاری کەربووکین گوتاری ڕقوقینە ئەمە ئەبێتە مای دروستکردنی گوتاری ڕقوقین لە شەقامەکەدا کە ئەمەی دروست کرد هاوڵاتیەکە دەستدرێژیەکە تو نبینی کە بەرپرسە عێراقیەکان کە ئەم جۆرە درۆیانە بەکاردێنن ئەم جۆرە درۆیانە بەکاردێنن لەسەر کوردستان و دەڵێن ئەوە ئیسرائیل دەوڵەتیان بۆ دروست دەکا و چی و لەم بابەتان لە بابەتانە شەقامی عێراقی چی بۆ دروست دەبێت بڕۆ تۆڕە کۆمەڵایەتەکان بڕۆ نێو تەلەڤیزیۆنەکان سایتەکان وەنیە دەبینی کە ئەو شەقامێکە وروژێنراوە لە دژی تۆ لە هەندێک شوێندا هەڕەشە لە کورد دەکەن وانە لە هەندێک شوێندا بەشێک لە سوپای عێراقی بەشێک لە حەشدی شعبی هەڕەشە لێ دەکە ئەوە بۆ هاتە خوارەوە چونکە لەسەرێ ئەو خیتابەی بیست ئێست جاران بۆ وانە بوو چونکە لەسەرێ گوتارێکی دیکەی دەبیست کەواتە ئەو سیاستکردنە بە زمانی هەڕەشەکردن و بە زمانی درۆکردنیش تەنانەت ئەبێتە مای ئەوەی شەقام لە خوارەوە بوروژێنێ ئەو تووشی کێشەی بکات و ئەو جۆرە سیاسەتە ئەو جۆرە کەسەی لێبەرهەم ئەهێنرێ هەر لێرەوە جارێکی تر ئەو کێشەیەت بۆ دروست دەبێت کە جارێکی تر هەیە ئەوش ئەوەیەکە جەماوەر و دانیشتوان و خەڵکی سیڤیل و خەڵکی ئاسایی دابەش دەکا بۆ دوو بەش کۆمەڵگە دابەش دەکا بەشێکی بەرگری دەکا و بەشێکی هێرش دەکا بەشێکی بڕای بەو قسەیە هەیە بەشێکی بڕای بەوی دیکە هەیە کەواتە ئەو درۆکردنە لە ئاستی دەوڵەتەکاندا کە دەیکەن چ عێراق بێت چ دەوڵەتەکانی دەوروبەرمان بێ کە زانیاری درۆ دەدەن بەگەلەکانی خۆیان ئەبێتە مای ئەوەی کە خەڵک لێرە و لەوێش دابەش بکەن هەندێک جادەی بینی هەندێک بڕوا دەکا و هەندێک بڕوان ناکە ئەم بڕواکردن و بڕوانەکردنە جاری یەکەم ئەو بڕوا دەکا ئەو بڕوان ناکە ئەم جوێنێک بەو دەدا ئەو جوێنێک دەداتەوە ئەو وشەیەک بەکاردێنێ ئەو وشەیەکی خراپتر تا جاری وایە دەگاتە ئاستی شەڕی ناوخۆی ئەمانە هەمووی کاریگەری ئەو درۆ گەورانەیەکەوە ئەو دەوڵەتانە دەیکەن لەسەر ئێمە ئەوەش لێ ناشارمەوە لە ئاستی میلی ئەمە وا دەکات چ ڕووبدا وا دەکا خەڵک بڵێ سیاست درۆێ وا دەکا
خەڵک بڵێ بێزار بێ لە سیاست لە کاتێکە گوتمان سیاست باڵاترین زانستە سیاست لەگەڵ کۆمەڵایەتەکانە لەگەڵ زانستە کۆمەڵایەتەکان لەگەڵ زانستی دەروون ناسیدا لەگەڵ ئابووریدا لەگەڵ چۆن دەڵێ یاسادا یاسا هەموو ئەمانە پێویستیان بە سیاست هەیە چکە دنیا لەسەر سیاست دەڕوا بڕێەوە بەس کاتێککە ئەم دەوڵەتانە سیاست ئاها ناشرین پیشان دەدەن سیاست دەکەن بە درۆ سیاست دەکەن بە فەنی درۆکردن لە لای جەماوەر سیاست مانای نامێنێت سیاست دەبێتە وشەیەکی زۆر ناشرین جا تۆ نەتبیستووە ئەوەی تەمەنی منی هەبێ و لە من گەورەتر بێ لە تەمەنە دەزانێت لە گەڕەکە میلیەکانی کوردەواری خۆماندا هەنە جار شتێکی دیاردەیەکی نەخوازرا و ناشرین هەبوو شەڕی نێوان ماڵ و مالێک لەگەڵ ماڵێکی دیکە شەڕی دەکرد ژنان زۆربیان ئەو کات نەخوێندەواریش بوون شەڕیان دەکرد لەسەر منداڵ دەبوو بە شەڕیان ئەگەر ئەو کات جۆی لێبوو بە یەکێک لە تەمەنی من بێ ئەگەر ژنێک لەگەڵ ژنێکی دیکە شەڕی بکردایە دەیگوت ئەگەر بێدەنگ نەبی سیاستت دەکەم ئەو قسەیە معنەی چیە سیاست دەکەم ئەگەر یەکێک جوێنێکی زۆر پیسی بە یەکێک بدایە دەیگوت فلانە کەس فلانە کەسی سیاست کرد ئەم وشەیە بۆ لە کوردەواریدا ئاوە ڕەنگیدایەوە پێشی 50 ساڵ لەبەر ئەوەی سیاستکردن لە مێشکی ئێمەدا بوو بە مانای درۆکردن و قسەی خراپ بەیە گوتن لە کاتێکدا سیاست باڵاترین و بڵندترین و پاکترین زانستەکانە کەواتە ئەو سەرۆکی ئەو دەوڵەتانن ئەو دنیایەن کە لە مێژووی خۆمانە بە ماوەی 100 ساڵ ئەو هەموو دەوڵەتانە ئەو هەموو سەرۆکە گەورانەی ئەم دنیاە بەڵێنیان پێداوین و درۆیان لەگەڵا کردین و لە مێشکی ئێمەدا ئەوەیان چەسپان کە سیاست درۆیە ئەو زارە گەوریان لە زانستی سیاستدا سەدەم و دەرئەنجامێ vê direwkirinê siyasетê de mamosta bi hêvîbûnek durust kiriye siyasetê da çawa em dê karîn vê hêvîbûnê zivirîn nevecariktir بەڵێ شتێکی پێ دەڵێن سایکۆلۆژیای هیوا یعنی چۆن ئێمە لە ڕووی دەرونیەوە هیوایەک بجێڕینەوە بۆ مەسلەی سیاست دەڵێن مێژووی مرۆڤایەتی خۆی لە خۆیدا دوو وشەیە عەرەب پێی دەڵێ ئەلەم و ئەمەل بە کوردی یعنی ژان و بەمانە ئازار و هیوا وانە ئازار و هیوا ئازار و هێوی کەواتە ئەم دوانەیە مرۆڤایەتی هەمیشە لە بارودۆخێکی ئازاردا دەژێ لە بارودۆخێکی ناخۆشدا دەژی بەڵام ئومێدیشی هەیە هیوای هەیەکەوە لەو بارودۆخە ڕزگاری بێ کەواتە دوالیزمەیەک ثونائیەیەک دوانەیەک هەیە کە تیایدا پێی دەگوترێ ئازار و هیوا ئازار و هیوی چۆن لە ئازار دەربازبین بچین بۆ هیوا ئەمە لە ڕاستیدا خەباتی مرۆڤایەتی ئەمەیە خەباتی مرۆڤایەتی بە درێژایی سەردەمی خۆیەوە مرۆڤایەتی هەمیشە چاوی لە ئایندێ ئەزانی ئێستش خەڵک لە ڕووی فەلسەفیشەوە بیر دەکاتەوە دەڵێ ئێمە پاشی ئەوەی دەمرین دەچینە چۆن دەبێ قیامەت هەیە نییە چۆنا پرسیارانی خەڵک کەم کەس پرسیار دەکات ئێمە لە چۆوە هاتین ناچێتەوە ئەو پرسیارە زۆر مهم نییە ئێمە لە چۆ هاتین یەکەم کەس چێ بوو چۆن بوو بەس بۆ چۆ دەچین کەواتە مرۆڤ هەمیشە بیری لای ئایندەیە زۆر بیری لای ڕابردوو نییە کەواتە ئەمە جارێکی تر پێمان دەڵێ مادام بیری ئێمە لای ئایندەیە بیری ئێمە لای داهاتووە دەبێ لە ڕووی سیاسیشەوە ئینسان ئامادە بکرێ بۆ ئایندە ئینسان ئامادە بکرێ بۆ داهاتوو ڕاستە کە من ئەوانەی هیوایان هەیە بە ئایندە کە من ئەوانەی کە هیوایان ماوە بەڵام لە ڕاستیدا ئەو کەمینەیەش بردبوون ئەبێ بە زۆرینە زیاد دەکە هەموو مستلیحەکان هەموو پێغەمبەران درودی خۆیان لەسەر کە هاتوون کەم بوونە هیوایان بە گۆڕانکاری هەبووە هیوایان بەوە هەبووە خەڵک چاک بێ ئیدی هاوچێشەیەکیان دانەوە بۆ گۆڕانکاری هاوچێشەی گۆڕانکاری دەڵێ گۆڕانکاری یەکسانە بەچی گۆڕانکاری یەکسانە بەوەی کە هۆشیاریەکی نێو کۆمەڵگا دروستکەی ئەم هۆشیاری نێو کۆمەڵگەیە ورد بڕوا ببێ بە ڕەفتار ببێ بە سلوک لە لای کۆمەڵگە ئەو کات دەبینی هاوڵاتیەکی ئەوروپایی تۆ نابینی ناومێت بێ بۆ چونکە سیاست لەوێ زانستە بە پێی زانستی سیاست حزبایەتی دەکەن بە پێی زانستی سیاست کەمینە هەیە و زۆرینە هەیە بە پێی زانستی سیاست ئۆپۆزیسیۆن هەیە و حکوومەت هەیە بە پێی زانستی سیاست هاوپەیمانەتی لە نێوان خۆیاندا دەکەن بە پێی زانستی سیاست ئایندە دەخوێننەوە لەبەرەوە خەڵکەکە دەزانێت ڕابردووی دەزانێت داهاتووی چۆن دەبێت لە ئێستا و داهاتووی خۆی دەزانێت بۆیە دەنگ دەدا بەو حیزبە بۆ ئەوەی ئایندەی وابێ بۆیە دەنگ دەدا بەو حیزبە یعنی بەو بەرنامەیە بۆ ئەوەی ئایندەی وابێ کەواتە ئێمەش تا ئەم پێگەیە نەجێڕینەوە بۆ سیاست پێگەی ڕاستەقینەی سیاست کە ئیشی لەسەر دەکەن ئەو کەسانی لە بواری بەداخەوە یعنی ئەوانەی کە لە زانستە سیاسیەکانیش ئیش دەکەن کەمیان بایەخی سیاسەتەکەیان زانیوە یعنی ئەوە ئێمە بەس ئەتوانین ئەوە سەرە قەڵەمێک بڵین بۆ ئەوەی بیرمەندانی بواری زانستە سیاسەکان بێنەوە سەر ئیشەکەی خۆیان مادام کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە زیاتر کۆمەڵگەیەکی بیرکردنەوەی سیاسیانە هەیە چونکە کێشەی سیاسی زۆرە با بێنەوە بایەخ و پێگەی سیاست جارێکی تر بجێڕنەوە
چونکە شتێکی زۆر خراپ هەیە پێی دەگوترێ ناومێدبوون لە سیاست. ئەگەر ناومێدبوون لە سیاست دروست بێ شتێک دروست دەبێت پێی دەگوترێ گوێنەدان بایەخ نەدان ئەو گوێ نادەیت و بایەخ نادەیت و ئەڵێ من حەقم نییە لا مبالات بە عەربی پێی دەڵێن لا مبالات بە کوردی پێی دەڵێن فەرامۆشکردن پس جۆخستن دوورکەوتنەوە. ئەگەر زۆرینەی کۆمەڵگە لە سیاست دوورکەوتەوە یعنی وەکو زانست ئاگداری نەبوو لی تێنەگەشت جۆی پێنەدا ئەو کاتە تۆ ئەو ساحەیە بەجێ دێڵی کە بەجێت هێشت شتێک دروستە بێ بە ناوی مەرگی سیاست. ئەگەر لە کۆمەڵگەیەکە سیاست بەمانە زانستەکەی دەڵێم سیاست بەمانە زانستەکەی تووشی مەرگ بوو نەما لە نێو کۆمەڵگەیەکە کۆمەڵگە زۆرینەی پشتی تێکرد ئەو کاتە اینجا گرفتەکان زیاتر دەبن اینجا گرفتەکان زیاتر دەبن. هەر لێرەوە جارێکی تر زۆر گرنگە ئەوانەی کە لە ئەوروپادا باسی سیاست دەکەن فەلسەفەیەک هەیە ئیشی لەسەر دەکەن پێی دەڵێن فەلسەفەی هێشتا نا. یعنی چی؟ عەرەب دەڵێ لەیسە بەعد، ئینگلیز دەڵێ نۆت یەت. یعنی چی هێشتا نا؟ یعنی دەڵێ هەموو ئان و ساتێک تۆی مرۆڤ کە کاری سیاسیت کرد هەمیشە ئەو قسەیە بکە ئایا گەشتوویتەتە باشترین حاڵەتێک بۆ ئەم میلەتە؟ ئایا جوانترین و باشترین و چاکترین حاڵەتمان بۆ ئەم میلەتە دروست کردووە؟ هەر لەحزەیەک ئەو پرسیاریان لێ کردی ئەبێ بڵێ نۆتیەت ئەبێ بڵێ لەیسە بەعد ئەبێ بڵێ هێشتا نا بۆ هێشتا چاکتر ماوە هێشتا چاکتر ماوە بۆ ئەوەی بۆی بکەیت. بۆ زۆرانە vêhêvî mamosta ji بû siyasetê me çi nimûnê zîndî hene ser vê çendê؟ بەڵێ نمونەی زیندوو ئەم بابەتە بۆیە گرنگە گرنگەکەی لەوێەوە دەرەکەوتمان کۆمەڵگەی کوردی کێشەکەی کێشەی سیاسیە وانە ئێستا دەرکەوتووە لە کۆمەڵگەی کوردەواری ئێمە بۆچی ینی ماوەیەکی زۆر لە سەردەمی داعشدا باسی ئاینمان زۆر کرد چونکە ئەو ماوەی داعشە هەر شێک لەسەر تێگەشتنی کوردانەمان هەبوو بۆ ئاین هێر شێک لەسەر جۆری تێگەشتنی کوردانەی ئێمە هەبوو بۆ ئاین بۆیە ئێمە زۆربەی بەرنامەکانمان کرد بە ڕەتدانەوەی بۆچوونەکانی داعش بۆ ئەوەی بە خەڵکی خۆمان بڵێن تێگەشتنی تۆلێرانس و تێگەشتنی کوردانەی خۆمان بۆ ئاین تێگەشتنیەکە نابێ هەڕەشەی لەسەر بێ دەبێ بیپارێزین. ئێستا بۆ باسی سیاست بەمانایەکی تر بڵێن باسی کێشە سیاسیەکان دەکەین چونکە کۆمەڵگەی ئێمە کێشەی ئاینی نییە کۆمەڵگەی ئێمە شەڕی ئاینی مامۆستا پرسیارە یا ڕەوایە و تێتەکردن دەفبینەرێمەت بێژین بچی بەرنامەوە ڕاستەرف سیاسەتی چووە ئێمە کە دەڵێن بە کوردی تێگەشتن لە ئاین بە کوردی تێگەشتن لە سیاست ئەم قسەی ئێستا ئێمە دەیکەین خەڵک لە فەیسبوک و خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو خۆی ئەم قسەی من نادۆزێتەوە بۆ چونکە ئەم قسەیە کورداندوومە وام لێ کردووە لەگەڵ چۆن دەڵێ لەگەڵ تێگەشتنی کوردیدا بگونجێ ئەمڕۆ پێویستیمان بەم بابەتەیە کەواتە ئەرێ پێغەمبەران درودی خۆیان لەسەر کە دێن بۆ ئەوە نییە کۆمەڵگەی خۆیان بگۆڕن لە باشەوە بۆ باشتر لە خراپەوە بۆ باش. ئێمە ئەمڕۆ کێشەکەمان بوو بە سیاسی باسی دەوڵەت دەکەین باسی بنیاتنانی دەوڵەت دەکەین کەواتە ناکرێ ئێستا تۆ لە باسی بنیاتنانی دەوڵەتی ئێستاکە تۆ بیتەوە بۆ بابەتێکی دیکە باسی بەهشت و دۆزەخ بکەیت بۆ نمونە یعنی خەڵک ئەو کێشەی نییە. جا بە درێژایی مێژوو کۆمەڵگەی کوردی ئەوەی نەبوو جا لەبەرەوەی کۆمەڵگەی کوردی بە بەردەوامی کێشەکانی سیاسیە بۆی دروست دەکەن شاعیری ئێمە شعرە نووسێ لە ڕابردووە تا ئێستا ناچارە هەر خۆی لە سیاست دەدا ئەدیبیمە چیرۆک دەنووسێ ژانرە ئەدەبیەکانی هەیە خۆی لە سیاست هەر دەدا. شێخی ئێمە شێخی تەریقەتی ئێمە هەر بڕۆ بۆ نەقشبەندی بڕۆ بۆ مەولانە خالیدی نەقشبەندی بڕۆ بۆ کاک ئەحمەدی شێخ وەکو وتمان هەموو ئەمانە باسی سیاست هەر دەکەن. ئێمە نەمانگو شۆڕشەکانی کورد بەشی زۆری هەمووی شێخان و مەلا کردویانە ئەیخۆ شۆڕش کارێکی سیاسیە بۆچی خۆیان لێداوە چونکە کورد خۆشبەختانە کورد کێشەی ئاینی نییە کورد کێشەی ئاینی نییە 3 ساڵ کێشەی ئاینیمان بۆ دروست بوو کە داعشات پشتی ئەوە دەبێ بینەوە سەر ئەو کێشە سیاسی کە هەمانە بە بەردەوامی لەوە کێشەمان بۆ دروست دەبێت. جا لەبەرەوەی شێخی ئێمە و مەلای ئێمە و ئەدیبی ئێمە و شاعری ئێمە و هاوڵاتی ئێمە کێشەی سیاسیە قسە لە سیاست دەکا پێویستە زانستی سیاسەتیش یا بیخوێنێ یا لەسەری بخوێنێتەوە چونکە ئەگەر نەخوێنێتەوە ئەویش تووشی ناومێدی دەبێت چونکە سیاست ئێستا بڵێ بابیەوە پرسیاری یەکەم کە لە منت کرد جوابم نەداها گوتت سیاست چییە؟ سیاست ئەوان گوتیان ئێستا بە یادی خوا لێ خۆشبوو مام جەلال قسەیەکت بۆ بکەم لە بەغدا بووین یەکێک لە ئەنجومەنی حکم ئەو پرسیارەی کرد لە بەڕێز مام جەلال بەڕەحمەت بێگوتی مەسەلەی سیاست و 50 ساڵ خەبات و یعنی تۆ ئێستا بەڕای تۆ سیاست چییە؟ وتی لە هەموو ئەو کتێبانی ئەخوێنن بڕۆن بخوێنن سیاست چییە من نازانم بڕۆن بخوێن بۆ خۆتان بەس بە ئەزمون لە لای من بە 50 ساڵ بۆم دەرکەوتووە سیاست ئومێدە سیاست لای من یعنی ئومێد ڕوونی کردەوە بۆ گوتی چونکە لە سیاستدا و لە کاری سیاستدا و بۆ گەیشتن بە ئامانجەکانت تووشی ئەوەندە هەوراز و نشێو دەبی لە حاڵەتی وادا ئەوەندە ناومێد دەبی
لە ڕووی ئەرزە یەک دۆستت نامێنێ دەبێت لەو کاتەیە تۆ ناومێت نەبی ئەوە چونکە زانستی سیاست و ئەزمموی سیاسی هەبووە ئەتوانێ وا بڵێ بەس بڕوانی ئێمە لەناو خۆماندا ئەگەر کتێبەکان بخوێن من زۆر جایسە دووبارە ئەم کاتێک کە من و تۆ قسەی تێدا دەکەین مەسەلەن دوازدەیدا ڕۆژی 1943 ڕۆژی وەفاتی مەلای گەورەیە بەڕەحمەت مەلای گەورە ئیملاقێکە و چ کەسێکی بڵندە لە بواری ئاینیدا زۆر جار کە تەفسیرەکەی دەخوێنیتەوە چونکە لە زانستی سیاستدا زانستی سیاسەتی نەخوێندووە وەکو زانست ئەبینی لە هەندێک جاری نووسان کە تەفسیرەکەی دەخوێنیتەوە دەڵێ بارودۆخ بە جۆرێکە ئەڵێ شێخی تەنتاوی ئەمەلێکی هەیە بە جیهانی ئیسلامی و محەممەد عەبدە ئەمەلێکی هەیە بەڵام ئەڵێ من هیچ ئەمەلێکم نییە بۆچی ئەوە دەڵێ بۆچی وا دەڵێت چونکە ئەوە ئەگەر لە ڕووی سیاسی هەی خوێندەواری بابانێت بڵێم زانستی سیاسیشی هەبووە لەگەڵ ئیشەکەدا وای نەدەگوت مەسەرەن لە شوێنێکی دیکەدا دەڵێ لە بابەتەکانە دەڵێ لە نێو تەفسیرەکەیدا دەڵێ بڕوام وایە کورد نابێ بە هیچ ئەو لە ناومێدیەوە دەڵێ لە کاتێکدا سیاسی واناڵێ سیاسی بڕای وایە ئومێدە هەر ئەوەیە کە پرسیارت لێکردم گوتت بۆچی بەدیع الزەمان سەعیدی کوردی دەڵێ پەنا بەخوا لە شەیتان و سیاست ئەو وەڵامەکەیەتی ئەویش جارێکی دیکە کەسێکی بڵندە لە بواری ئایندا بەس چونکە سیاست وەکو زانست ناخوێنێتەوە ئەوش جارێکی دیکە سیاست ئەهێنێتە ئاستێکی خوارەوە چونکە ئەویش وا تێگەشتووە پێی وایە کە ئەو هەموو کێشەی بەسەرماندێ خەتای سیاستە خەتای سیاست نییە خەتای خراپ پیادەکردنی سیاستە لە لای پاڵپشتی بوو ئەخواتەوە جەنابێتە کە محەممەد سڵاف سەر من بژێت تەفائلوا بالخەیر ڕاستە تەجیل ڕاستە بەمستا دیسان مەدوێت بزانین ڕۆلێ دەوری حزبên سیاسی چیت کاری سیاسیدا ئەگەر بشی بکوردی چونکە دەمێ بەرف دوماهیە چیت و کاری زۆر سەرەکی حیزبەکانمان ئێستا حیزبە سیاسەکان مادام حیزبن سیاست دەکەن وانە حیزبی سیاسی مادام حیزبی سیاسین یەکێک لەو هۆکارانەی لە کوردستاندا ئەتوانێت سیاست جوانکە لای خەڵک ئەتوانێت ناشرینی کە ئەم حیزبانی خۆمانە ئێستا لەم قۆناغەدا حیزبەکانی خۆمان تا ڕادەیەکی زۆر سیاسەتیان ناشرین کردووە بۆ لای خۆمان ئەڵێن کاکە سیاست چی و هەر دانیشتنە کۆبوونەوەیان کرد ئەڵێ حزب یعنی کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەی دووەم کۆبوونەوەی سێم ئەو بردی بۆ لای فڵان ئەو هاتوو کۆبوونەوەی سەرکردایەتێکی کردو نەگەیشتن بە ئەنجام ئەرێمە لە کێوە کۆبوونەوە دەکەین وانە خەڵک بڕیارێکی زۆر چاک ناڵم بەپەلە بڕیارێکی چاک و بەهێز دەدا کەواتە حیزبە سیاسیەکان دەوریان هەبوو لە قۆناغێکە سیاستمان لەلا جوانکەن دەوریشان هەیە ئێستا لەم قۆناغەدا کە سیاستمان لەلا ناشرین بکەن دەوریشیان هەیە جارێکی دیکە بە هەڵوێستە سیاسیەکانیان کە لە خزمەتی خەڵکدا بێ و لە بەرژەوەندی خەڵکدا بێ جارێکی دیکە بێنەوە حزبەتی بەمانەیەکی تر سیاست لە لای ئێمە جوان بکەنەوە ڕۆلی جەماوەری و هەفڵاتی چ بیتن سیاسەتێدا مامۆستا ڕۆلی جەماوەر بە کورتی دەتوانی بڵێ ئەوە بێ کە پشتگیری لەو سیاسەتە بکە کە سەقامگیری و ئاشتیمان بۆ دەهێنێ ڕۆلی جەماوەر پشتگیریکردنە لەو حیزب و لەو سیاسەتەی کە سەقامگیری و ئاشتی و مافەکانمان بۆ دەهێن ئەف وشیاریە جەنابێتە بەحث کەت مامۆستادەی چاوە دروست بیتن ناف کۆمەڵگەهێنمەدا و خەڵکێک دەوێ وشیاریە وەرگریتن زۆر گرنگە لە نێو کۆمەڵگەی خۆماندا کۆمەلگە دابش نەکەین ینی ئێمەی خەڵک ئێمە نێو کۆمەلگە ئێمەی نێو کۆمەلگە خۆمان دابش نەکەین دابشبوونی سیاسەکان نێڵین ڕنگ بداتەوە لەسەر ئێمە ڕنگ نەداتەوە لەسەر ئێمە نەفسیەت و باری دەرونی ئێمە لەو ئاستەدا نەبێ ئێمەش کاردانەوەمان هەبێ ینی ئەبێ نەفسیەتی کۆمەلگە شتێکی پێشکەوتوترە لە جەماوەر کاتێککە باسی جفات و ئەوانە دەکەی ینی وشەی کۆمەلگا مجتەمع سۆسایەتی گەورەترە لە جەماوەر دەستەواژەیەکە وەکو بڵێ تەجەموعە زۆر لەسەر بنەمایەکی زانستی یەکیان نەگرتووە پێویستە ئێمە لە حاڵەتی جەماوەرەوە بچین بۆ حاڵەتی کۆمەلگا یعنی هەمومان تێگەشتو بین هەمومان پێگەیشتو بین هەتا ئەگەر حیزبەکانیشبان لە نێوان خۆیاندا پەیوەندیان خراپ بوو ئەو پەیوەندی خراپەی نێوان حیزبە سیاسیەکان نەهێنینە شەقام نەیهێنینە نێو ماڵەکانمان نەیهێنینە نێو پەیوەندی و نێو کارەکان بەمسڵی بەرز دیچەوە شین چەند چرکێکێن کێمدا ئەختناخۆ هەمیە کۆم بکەی بۆ بینەرێ بەڕێز چ بکەت باشەتی بارودۆخیدا باشترین بارودۆخ لەم حاڵەتدا کۆکردنەوەی ئەوەیە کە گۆڕینی ذهنیەت یعنی ئێمە ئەبێ شتێک هەیە پێی دەڵێن مراجعە شتێک هەیە پێی دەڵێن پێداچوونەوە یان بە خۆداچوونەوە بە خۆداچوونەوە ئەم قسەیەمان بۆ ئەوە بوو ئێستا باسی دەوڵەت دەکەین خەڵکی ئێمە هەمووی باسی سیاست دەکات خەڵکێک دەڵێ ئێمە هەڵەمان کرد ئەوڵێ ئەو وانە بوو ئەو وا بوو ئەو هەڵێ ئەو حیزبە وای کرد ئەو هەڵوێستی جوان بوو ئەمانە هەمووی قسەی سیاسیە هەمووی قسەی سیاسیە مادام قسەی سیاسیە و مادام کێشەکەمان سیاسیە گرنگ ئەوەیە کە زانستە سیاسیەکان بایەخ بدەن بە زانستەکەی خۆیان و جوانتر پیشانی ئێمەی بن کە ئێمە چەند پێویستیمان بە زانستە سیاسەکان دوو ئێمە ومانان کە قسە لەسەر سیاست دەکەین بخوێنینەوە
تازەترین کتێب بخوێنینەوە جوانترین کتێب بخوێنینەوە هەڵوێستی سیاست و ئەوانە لێک جیا بکەینەوە تاوەکو قسەکانمان پشتێنەیەکی یا بە ماوەڕم پاڵپشتێکی زانستی هەبێ gelek spas mamosta bû bersevdana van pirsiyarane û zor spasiyete dikin gelmet berhev bûy belê bînerin rêzdar vî awayî hatîne dumaya vê xelekê jî zor spas bû hevkarên me gelmet mandî bûn û her wisa spasiya wayên rêzdar dikên ket gelme bûn ta kutaya xelekê bibînim xêr û şadî heta xeleka dî bigehîne ev êk xudê digel me hemiya bîn